ڕۆحی هەشتی مارس داگیرکاری و نۆکەریتیەک دەشکێنین ئازادی ژن مسۆگەر دەکەین. هەشتی مارس ڕۆژی جیهانی ژنان پیرۆز بێت. پیرۆز بێت لە تەواوی ژنانی ئازادی خواز و ژنانی ڕەنجدەر کە ڕۆژێکی گرنگ و پڕ لە تێکۆشان و خۆڕاگری ژنانە لە بەرامبەر ئەقڵ و هزری سیستەمی دەسەڵاتداری نێرسالاری بۆ ماف و ئازادی بۆ ماف و دادپەروەری و بچووکبینینی ڕەنجی ژن. هەشتی مارس بە پێشنگایەتی ڕۆزا کلارەزێتکی و هەزاران ژنی کە تا ڕۆژی ئەمڕۆ بەردەوامی هەیە تێکۆشانیان کردووە بە قوربانیدانی ژنانی تێکۆشەر لەیلا قاسم ساکینە ڤیان و ژنانی شەڕڤان و هەموو ژنانی ئازادی خواست مافی ژنان بەدەست دێنین و ڕێگایان بەردەوام دەکەین. بۆ بۆنەوە بۆ یادی هەشتی مارسی ساڵی 2022 لە باشووری کوردستان لە شاری سلێمانی لە ئۆفیسی ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان ڕیزە چالاکیەکانمان ڕدەگەیەنین بۆ ڕاگەیاندەکان و ڕایگشتی و گەلەکەمان. یەکەم ڕۆژ یەکی سێ پێشنگایەکی شێوەکاری بۆ ژنان، دوی سێ لە پارکی هەواری شار داردەچێنین، سێ گوڵ پێشکەش دەکەین بۆ ژنان و لە بازاڕەکان پیرۆزبایان لێ دەکەین. چواری سێ ئاهەنگێک دەگێڕین بە بەشداری کۆمەڵێک هونەرمەندی بەڕێز لە بەردەقارەمان. هیوادارم هەمومان پێکەوە ڕۆژی هەشتی مارس بکەین بە ڕۆژی تێکۆشان و بەرخۆدان و خۆڕاگری دژی ستەم و نادادی و داگیرکاری و ژنکوشتن.